لە بەرنامەی ئەم جارەدا باسی سروشتی جوانی کوردستان دەکەین. وەڵی ساڵانە یعنی فەرقی خاوین و بەهاری بۆ نییە، ساڵان یعنی ڕۆژانە گەشتیار ڕووە کاتە ئەمە ناوچە شەمێرانە، بەڵام هەندێکیان کۆیەکەنەوە نایبنەوە لەگەڵ خۆیانە ئەیکەنە عەلاقەی حەیوان وڵاخی ئێمە ئەیخوات بەخوا تا ئێستا ئێمە 5 مانگامان تەقیوە، ئەوەنە عەلاقەی خواردووە. لەبەرەوەی لە شارەکانە وەک وێرە هەواکەی پاک و خاوێنێک کە تێتە دەرەوە هەواکی پاک و خاوێن و خۆشی هەیە. هەر گوێلێنی هەرەڵێ کە لێ خواردنەکەی خوارە و ناوە پشێنێ ڕۆ هەڵیشە کە لە دوورۆی بینێ کە ئەو ڕۆژ هەیە نەفسێتی بەرزە چێ خۆی کۆیەکاتۆ لە عەلاقەیەکدایەنێ کارگوزارەکانیان کۆیەکەنەوەی بن. من لەلایەن خۆمە داوا لە هەموو هاوڵاتیەکە هەموو تاکێکی کوردەکەم پاک و تەمیزی ئەم وڵاتە جوانە بپارێزم.